لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. خۆشەویستان لە بەرنامەیەکی نوێ بەرنامەی پێشەنگبوون. کام بەرنامەیە سیامین بەرنامەیە کە تۆمار دەکەین باسی پێشەنگبوون وەکو بەرنامەکانی تردا باسی چەندەها بابەتمان کردی، باسی پێناسەی پێشەنگبوونمان کردی و هەروەها ئەو باورین بناغەیە و یان ئەو بنچینەی کە پێویستە پێشەنگبوون لە سەدا مەزرێ. کە لە بەرنامەکانی پێشوودا باسی 5 بنچینەی سەرەکیمان کرد. باسی 5 بنچینەی سەرەکی گوتمان دەبتە هۆی ئەوەی کە بتوانی کەسێکی پێشەنگ بەرهەم بهێنی. گوتمان 5 بنچینەی سەرەکیمان هەیە. پێشەنگبوونەکە بەرنامەکانیمان کە گوتمان نزیکەی لەوانەیە تاکو 6 بەرنامە بی هەمووی لەسەر پێشەنگبوونە، کە گوتمان 5 بنچینەی سەرەکیمان هەیە کە دەتوانی کەسێکی پێشەنگ یان دەتوانی لەسەر ئەو ئاسانە نەتەوەیەکی پێشەنگی دروست بکەین یان ڕێکخراوێکی پێشەنگی دروست بکەین. کە لە خاڵ یەکەم و لە بنچینە یەکەم بووین کە بنچینەی بەهایەکان بوون. گوتمان یەکەم یان بنچینە یەکەم بچین گرنگجیدان بە بەهایەکان. باسی لە دوای گوتمان دووەم بنچینە کە هێشتا نەهاتینە سەرێ پلاندانان، لە پاشەوەی سێم بنچینە پەیوەندیەکان، لە پاشەوەی چارەم بنچینە توانایەکان، توانە و لێهاتوویەکان، پێنجەم بچینەش دەبتە کە ئینجازات ئەو بەرهەمەی تۆ چییە، لە چ بوارێک دەتوانی بەرهەم بهێنی. یاری ئێمە لە بەرنامەکانی پێشوودا باسی ئەقیەممان کرد، باسی قیەمی ئیمانیمان کردیم، باسی قیەمی نەفسیمان کردیم، باسی قیەمی ئەخلاقیمان کردێ، بەهای ئیمانی بەهای بڕوا گوتمان کاریگەریی گەورەی هەیە لەسەر دروستبوونی پێشەنگ، هەروە بەهای دەورینەکانیشمان باس کردیان. هەر یەک لەوانە بەهای ئیمانی 5 بەهەم بامان باس کردیان، بەهای نەفسیەکان 5 بەهەمان باس کردیە. هەر کەسێک دەوێت بگەڕێتەوە سەر بەرنامەکانی تر. هەروەها بەهای ڕەوشتەکانیشمان باسی 5 بەهای ڕەوشتیمان کردیان. هەروەها هاتینە خێورە کە ئەزمون کە بەهای کە قیەمی ئەزمون کە ئەویش قیەمەکە لۆ قیامانەی دەبتە هۆی ئەوەی کە کەسێکی ئەزمون کە کەسێکی ئەزموندار دەبتە هۆی ئەوەی خێورە دەبتە هۆی دروستبوونی پێشەنگە. لەم چەند ئەڵقەیەدا کە لە ئەڵقەی سی تاکو 33 باسی بەهای عەتا دەکەین، بەهای بەخشین، بەهای پێشکەشکردن. یەک لەو شتانە کە پێویستە کە پێشەنگ هەیبی بەهای پێشکەشکردنی هەبی، بەهای بەخشین هەبی. ئایا ئەم کەسێک کە دەبتە پێشەنگ بوو چ شتێک دەبەخشی، چ شتێک پێشکەش دەکات. ئەویش بە هەمان شێوە 5 قیەم یان 5 بواری سەرەکی لە خۆدەگری کە بەها بەخشینەکان یان بەها پێشکەشکردنەکان. یەکەمیان کە پێویستە هیممەتبەرزی، ئەو کەسێک کە دەبتە پێشەنگ هیممەتبەرزی لە کارکردندا هیوابوونێکی ڕاستەقینە. دۆمیان جیاکاری لە کارکردنە، جیاواز بێ وای شایستەبوونێکی تەواو لە کارەکەدا. هەروەها سێمیان کە دەینەسەری و چارەمیان دەینەسەری، پێنجەمیش ئینشاءڵڵا بە پێی توانە دەینەسەری. وەکو ئەمڕۆدا لەم بەرنامەیەدا باسی هیممەتبەرزی دەکەین. یەکەم شت کە گوتمان پێویستە کە کەسێک بۆ ئەوەی کەسێکی پێشکەشکار بێ شت پێشکەش بکە، هەروە شت ببەخشی. یەکەمیان کە پێویستە لەو خاڵانە دەبی لە خۆی یەکەم شت کە گرنگی پێ بدە هیممەتبەرزی و هیوابوونی ڕاستەقینە. مەبەستمان چییە لە هیوابوونی گەورە و یا هیوابوونی ڕاستەقینە؟ ئەوەیە کە بیرکردنەوەیەکی گەوری هەبێ بەو کەسە کە دەتوانێت کە لە دوا ڕۆژدا یان لە داهاتوودا کە کەسێک بێ شت ببەخشێ، بەرهەمێکی زۆری هەبێ، هەروەها بەخشێکی زۆری هەبێ، عەتایەکی زۆری هەبێ، کە پێویستە ئەم کەسدا هیممەتبەرز بێ، هەروەها هیوابوونێکی ڕاستەقینەی هەبێ. ئەو هیوابوونەوە ڕاستەقینەش ئەوەیە کە بیرکردنەوەیەکی گەورەی هەیە، گەورەی بێکۆتایی هەبێت بۆ پێشکەشکردنی کارێکی بەرز بێکۆتا. یعنی تەماشاکە، یعنی کەسەکە بیرکردنەوەیەکی گەورەی هەبێ کە پێویستە ئەو کەسێک کە هیممەتبەرزە کەواتە بیرکردنەوەیەکی گەورەی هەیە. ئەو بیرکردنە گەورەیە بیرکردنەوەیەکی بێکۆتای هەبێ، بیرکردنەوەیەکی گەورەی بێکۆتای هەبێ بۆ پێشکەشکردنی کارێکی بەرز، کارێکی بەرزی بێکۆتە. هەروەها بۆ ئەوەی ئیش دەکە، بۆ ئەوەی بیرکردنەوە گەورەی هەیە، بۆ ئەوەی نەتەنها وەهمێک لە بۆ خۆی دروست بکە لە خەیاڵدا بژین،
نەخێر کاتێک هیوایەکەوە بەم باسمان کرد کە گوتمە هیممەت بەرزی هیوابوونی ڕاستەقینە دیارە هیوابوون دوو زۆری هەیە هیوابوونێش ڕاستەقینەمان هەیە ئەو هیوایەیە کە ئینسان دەتوانێت تحقیقی بکات بەدەستی بێنێ هەوڵی بۆ بدە پلانی بۆ دابنێ هیوایەکی ناڕاستەقینەمان هەیە هیوایەکی درۆینیمان هەیە ئەو هیوایە کە ئینسانەکە تەنها هیوا دەخوازە هیچ کاری لە بۆ ناکە هیچ پلانی لە بۆ دانانێ هەروەها لە واقعیشدا مستحیل نییە بڵێ وەڵای ئەستەمە ئەو کارەی کە ئەو کەسە کە خۆی پێوە پابند کرێ بێتە دی ئەستەم نییە بەڵکو هیممەت بەرزیەشی دەوێت هەروە پلانێکی تۆکمە دەوێت بۆیە ئەو خاڵە زۆر گرینگە کە کەسێکی پێشنگ پێویستە هیممەتی بەرز بێت هەروە هیوابوونێکی ڕاستەقینی شەبی یان دەتوان بینی کارکردنیەکی بێوچانە دەتوان برێن کاتێک هیوابوونی ڕاستەقینە یان هیممەت بەرزی بەو کەسە دەوترێت هیممەت بەرزە و کە کارکردنیەکی بێوچان دەکات بۆ بەدەستهێنانی ئامانجی گەورە و گران یعنی کارێک دەکا ئەو کارێکە بێ ڕاوەستان بەردەوام شەو نخوونی لە بۆ دەکا شەو ڕۆژ پێکەوە دەبستەوە بۆ ئەوی بگاتە چی بگاتە ئامانجێکی گەورە بێ لەوەی گەورەنە گرانیش بیلەوانێ قڕزویش لەسەر کەسەکەدا کە ئەستەم نییە کە ئەم کارێکی ئەستەم نییە بۆ بەدەستهێنانی کەواتە لێرە تەمەشا دەکەی ئەم پێناسەی هیممەت بەرزی کە چەند کۆتێکمان تێدانەوە یەکەمێک کارێکی بێوچان کەواتە ئەو ئینسانە کار دەکا هەوڵ دەدا و تێدە کۆشی تەنهاچیە وەک خوای گەورە دەفەرمێ قولی اعملوا بە هەمان شێوە ئەو کەسە ڕدانە نیشتە تەنها قسەی گەورە بکە و وەستای قسانی کۆلەواری دەستامی بەڵکو کارکردنێکی بێوچان بەڵام ئەو کارکردنە بێوچانە تەنها لەوە ئەم کارە نییە کە دەیکا بۆ بەدەستهێنانی ئامانجێکی گەورە و گران لەوانێ ئامانجەی بەتەمایەتی بۆ نمونە کەسەکە دەیهوێت دەوڵەتداری بکە کەسەکە دەیهوێت بەڕاستی کە بتوانی کۆمپانیەکی گەورە دروست بکە کەسێک دەیهوێت جامیعەیەک دروست بکە کەسێک دەیهوێت ئەم خەڵکی ئێستا ئەو ڕێکخراوێک دابنێ ئەو ڕێکخراوە یارمەتی بۆ بنبڕکردنی هەژاری ئەمە هەمووی چییە ئەمە هەمووی ئامانجێکی گەورەیە بەڵام ئامانجە گەورانە ئەو هیممەت بەرزیە دەبتە هۆی ئەوەی کەسەکە کە هیممەتی بەرزەوە کەواتە کارێکی بێوچان دەکا هەروە ئامانجێکی گەورەی هەیە و گرانە بەڵام کارەکەش چییە کارەکەش ئەستەم نییە بۆ بەدەستهێنانی وەکو باسماکەن کە هیوابوونی ڕاستەقینە و ناڕاستەقینە هەیە ئەوەش لەسەر ئەساسی ئەوەی دەگەڕێ کارێکی بێوچان دەکا هیچ شتێک لەم دنیای ئەگەر بێت و لە توانای ئینسانیدا هەیە کە خوای گەورە لە توانای دانێ لا یکەلیف الله نەفسا ئیلا وسعها لە وسعی ئەم ئینسانەدا هەیە کە ئەم کارانە بکە ئەمە بەڵام چی دەوێت کارێکی بێوچانی دەوێت تەنها نابی کەسەکە تەنها هیوایەکی بڵێ وەڵاهی من دەبمە حافظ قورئان لە کاتێکیشدا هەتا ئێستا کە ناتوانانی قورئان بخوێنی کادەی هەوێ ببێتە مامۆستایەکی چاک تاکوی ئێستا کە چەند دەورەیەکی نەکردووە لەبەردەستی مامۆستایەکاندا نەنیشتووە یان دەیهوێ ببێتە دکتۆر کاتێش دەبینین نمرەکانی زۆر کەمە ئەمە بەڕاستی پێی دڵی هیوایەکی ناڕاستەقینە هیوایەکی درۆنی بۆ خۆی دروست کرد ئەگەر بێت و دەیهوێ ئەو هیوایە هەیەی ئەو ئامانجەی بۆ خۆیدان پێویستە هیممەتی بەرزبی هیممەتکردنیش لەسەر ئەساسی چە بیرکردنەوەیەکی گەورە و هەروە کارکردنی بێوچان هەروە کارێشیدانە کارێکی ئەستەم نەبی بۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک باسی ئین الله تعالى يحب معالي الأمور کە تەماشا دەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ خوای پەروەردگار ئەو جۆرە کاری خۆش دەوێت کاری بەرز و گەورە بی معالي الأمور وأشرافها هەروە لە هەمویان بەرزترە بۆیە لەم حەدیثەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم پێمان ڕادەگەینی کە پێ خودای پەروەردگار کەس پێویستە کەسی موسڵمان هیممەت بەرز بێ هیممەتی نزم نەبێ ويكره صفصافها هەروەها خوای پەروەردگار ڕکی لە زۆرێک دەبدووە لە زارە کارە نزمەکان و کارە حەقیرەکان و کارە بچووکەکان دەبی کە هیچ بەروبوومێکیان نییە تەنها مەبەستەکەی تێرکردنی خۆیتی باشا إن الله تعالى يحب معالي الأمور وأشرافها كواتو فيرمان دەکە کە ئینسان پێویستە هیممەت بەرزی بۆی پێویستە موسڵمان هیممەت بکات و ببێتە پێشەنگ بەڕاستی ئینسانی موسڵمان نابی تەنها بۆی ڕازی بی تەنها كلكم راع وكلكم مسؤول ڕاعیەتی کە هەمومان بەڕاستی ڕاعینە مەسئولین بەڵام ڕاعەتی گەورە و مەسئولیەتی گەورە تۆ مەسئولی خۆت بی مەسئولی ماڵ و منداڵی خۆت بی مەسئولی گەڕەکی خۆت بی مەسئولی شاری خۆت بی مەسئولی نەتەوەی خۆت بی ئەمە پێدەری معالی الأمور کە بە شێوەیەکی گەورە فکر دەکاتەوە بە شێوەیەکی بەرز فکر دەکاتەوە بە شێوەیەک فکر دەکاتەوە کە ئامانجەکەی زۆر گەورەیە کە بریتە لەوەی مەسئولیەتێکی لێ ئەم مەسئولیەتێکی لە بۆ ئەوەی نییە بۆ ئیمتیازاتی دنیای بەدەستبێنێ بۆ ئەوەی خزمەتی بکە خزمەتی خۆی بکە خزمەتی خێزانی خۆی بکە خزمەتی ماڵی منداڵی خۆی خزمەتی ئەو گەڕەکەی بکە تێدا دەژی خزمەتی ئەو شارەی تێدا بکە
تێدا دەژی خزمەتی ئەو نەتەوەی تێدایە بکە کە تێدا دەژی کەواتە دەبتەچێت پێشەنگ و بۆیە پێویستە مرۆڤی موسڵمان هەوڵ بێتە پێشەنگ لە ژیاندا لە هەموو بارێک ئەو پێی دەوترێت مەعالی الأمور. هەروەها متەنەبیش دەفەرموێ ئیذا غامرتە فی شەرەف مەڕووم ئەگەر بێت و مغام پێشبڕکێیەکت گرت پێشبڕکێ بکە لە بۆ ئامانجێکی مەبەزدار ئامان شەرەف في شرف مەڕووم مەبەزدار فلا تقنع بما دون النجوم بەڕاستی ڕازی مەبە بۆی کەسێک بی کەسێکی بچووک بی بەڵکو کەسێک بە کە نەجم بی ئەستێرە بی اینجا کاتێک دەبێ مامۆستایەکی پێشەنگ بە کاتێک دەبێت دکتۆرێکی پێشەنگ بە کاتێک دەبێت سیاسەتمەدارێکی پێشەنگ بە کاتێک قوتابیەکی پێشەنگ بە کاتێک دایکێکی پێشەنگ بە کاتێک کوڕی بۆ باو کوڕێکی پێشەنگ بە لە هەموو بارەکانسیە بما فلا تقنع بما دون النجوم ببن نجمێک و ئەستێرەیەک دیار بی ڕاستی ئێستا کە دەبین تەمەشا ئاسمانەکەی چەندەها ئەستێرەی تێدا بەڵام چەندەها ئەستێرە شۆقەکەیان چیە زۆرە وەکوەوەی بە درەوشاوە بە ئەستێرەیەشی درەوشاوە بە سەرنجڕاکێشەر بە بەچی بەکار و کردەوەکانت مەبەستەکەش لەوە نیە تاکو خەڵک تەمەشا بکەن هە مەبەستەکەوەتە بۆ ڕەزامەندی خوای پەروەردگار بی لە پاشەوەی دەفەرمێ ئیذا غامرت في شرف مەڕووم فلا تقنع بما دون النجوم فطمع الموت في أمر حقير كطعم الموت في أمر عظيم مقارنة دەکا ئایا کەسێک ئەگەر بێت و بمری کاتێک کارێکی بچووک دەکا وەکو ئەوەیە کاتێک دەمری کارێکی گەورە دەکا وەکو کەسێک ئەگەر بێت و بچی دزی بکەوت لە پاشەوەی لە دزیکردنەکە بمری وەکو ئەوەیە کەسێک دیفاع لە سەروەت و سامان و وڵاتی خۆی دەکا وەکو یەک نییە یان کەسێک دەیەوێ دنیا ڕەزامەندی بەدەستبێنێ حقيرة في أمر حقير بلام كسيك ديه رزامندي خواي پروردگار بدزبيني لرزامندي خواي پروردگار دفن كطمع الموت في أمر عظيم بوي بيمستا إنساني مسلمان كهمت برزبي بوي همت دروز بكين لنيوان من دالا كان بيمستا براسي أو همت برزية كباس ما كرد دروز بكين لنيوان من دالا كان من هنا ناو قطابية كان من ناو خوشويستا كان من ناو دورو برمن كبيمستا كسي مسلمان بوي بتواني کە بەهایە بۆ ئەوی بتوانێت کە ببەخشی بۆ ئەوی بتوانانی شتێک پەنجەی دیاربی لەم ژیانەدا پێویستە کەسێک بی هیممەت بەرزبی لەو هیممەت بەرزیش گوتمە هیوابوونێکی ڕاستەقینەی هەبی بۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک دەبینین کە کافرەکان کە لە شەڕی خەندەقدا کە دەورەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەدەن هەموو عەرەب کۆ دەبێتەوە بۆی ناوی لێنایە خندق يعني هذا بيدو كغزاي يعني جنجي أحزاب يعني همو أحزاب همو كومالين كأهل مكة وغير مكة وطائف وهروها وكيل دورو بري شاري مدينة هروها النناو مدينة جدا يهوديا كانش بهماشي لەگەر ئەو مشریکانەدا کۆ بوون و بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم بورا هیممەت بەرزەکەی زۆر بەرز بوو بۆی لەو کاتێکە خەندەقەکە لێ دەدەن ڕاستەوخۆ بەردێک دێتە بەردەم سەحابەکان و هاوڵەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم بسم الله فضرب ضربة فكسر ثلثها پێغەمبەر صلی الله عليه وسلم ناوی خوای لێهێنا و یەک كليلة لباشوا ضربة فكسرها ثلثها وقال الله أكبر أعطيت مفاتيح الشام راسنا خضري الله أكبر أو مفاتيح الشام كأنما فتح الشام كرد والله إني لأبصر قصورها الحمر الساعة يستاء من براس قصر كان من أو قصر سورة زوانا ندابينم ثم ضرب الثانية لباشوا يوزاري دي سنسكو شكيليدا والثانية فقطع الثلث الآخر أو زاري يك لسرسي تجبري كوات يستدو لسرسي بردك شكا فقال الله أكبر أعطيت مفاتيح فارس لباشوا من يستاك مفاكلي لكاني فارسم دراي والله إني لأبصر والله سين بالله من استاد بينم قصر مدائن أبيض مدائن كشاركة كقصر كان يدمن كأبيض ثم الضرب الثالثة وقال بسم الله فقطع بقية الحجر بارسا بردكان الشكاو راستو خور ري مسلمان بردا الله أكبر لباشا بيغم صلى الله عليه وسلم الله أكبر أعطيت مفاتيح اليمن استاك جدرقا يمن بيدلا كاتل لم همت برزي بيغمبر صلى الله عليه وسلم كاتل 12,000 مشرك بهمو عرب لدوري بيغمبر صلى الله عليه وسلم كوبينوا كهمو كاتب كان همو أهل مدينة جماريان بجنو مارو مدالو ناقيشتا 5,000 كاس 12,000 جندي مسلح
باشە بێنە سەر شارێکدا بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم بەو شێوە هیممەت بەرزی دەداتەشێ هیممەت بەرزی دەداتە سەحابەکان کە پێیا دەڵێت لە زەربەی یەکەم لە شکانی یەکەم کە مژدەی مەفاتیحی شام کە شام فەتحەتەکەی مژدەی دو مەفاتیحی فارس مەفاتیح الفارس لە دوایە مەفاتیح یەمەن ئەمە پێی دەرین چی ئەمە پێی دەرێن هیممەت بەرز بۆی کەسێکی هیممەت بەرزبی بۆی پێویستە ئەو کەسەی دەیەوێت هیممەت بەرزی بەردەوامبوون لە پێشکەوتن و فێربووندا ئەگەر بێت و کەسێک دەوێت هیوای ڕاستەقینە هەبی تەنها ڕاوەنەستی بەوەی بری وڵای کاکە ئەمن تەنها ئەگەر بێت و کۆلێژم تەواو کرد یا ماستێرم یان دکتۆرام هینە یا مامۆستا ئاینی ئەگەر بێت و 12 علمی وەرگرتووە واز دەبینی هیچ شتێک نەخوێنی نەخێر بەردەوام بوون لە پێشکەوتن و فێربووندا ئەوە دەبتە هۆی ئەوەی چیە هیممەت بەرزی شارەزابوونی تەواو لە هەموو علمەکاندا نەترسان لە سەرکێشی کە یەکێکە لەو شتانی کە دەلالەتی هیممەت بەرزی دەکا کە پێویستە ئەو کەسە هیممەت بەرزە کە سەرکەش بی کە خۆی لە مغامەرە و خوتوڕە نەپارێزی بەڵام کە دەستر ناوە هە سەرکێشێکی دەکات بەڵام پلانێکی تۆکمەی لۆدامنێ ئەو بە پلانەوە ئارامگرتن لە بەرهەمدا پێویستە ئەو کەسەی کە هیممەت بەرزە ئارام بگری لەسەر والله يحب الصابرين خوای پەروەردگار وما يلقاها إلا الذين صبروا بەڕاستی زۆر شتەیە تەناو کەسانە پێی دەکەن کە کەسی ئارامگرن دەتوانێت عەتان هەبی دەتوانێت بەخشینیان هەبی کەسێک دەهەوێ قورئان ببەخشی دەپێویستە چەندەها ساڵ بیخوێنی کەسێک دەوێت علومی شەرعی ببەخشی دەبێت چەندەها ساڵ بخوێنی کە شتێکی چێ بەردەوامیە کاتێکی زۆری دەوێت هەروە کەسێک دەهێوە شارەزای لە بوارێکی پێویستە لە بەردەستی مامۆستای فێربی ئینجا دەتوانیت کە عەتای هەبی بۆیە ئارامگرتن لە فێربووندا زۆر گرنگە تاکو بێ کەسێکی سوود بەخشدا هەوڵدان بۆی کە پلەیەک بی لە ڕووی نەتەوە چۆن دەتوانێت لە ڕوویگەن چۆن دەتوان پلەیەکبین بەوەی کە تاکەکانمان پلەیەک بین بەڕاستی تاکەکانمان کەسی پێشەنگ بێت تاکەکانمان کەسی سەرکەوت بوون هەروەها دەبی ئەو کەسەی کە هیممەت بەرز دەبی ئامانجی گەورەی هەبی نابی خۆی لە ئامانجی بچووتە کۆ بکاتەوە خۆشەویستان پێویستە هیممەت بەرز بین لە بیرت لەسەر کاری بەرز ئەنی بیر لەسەر کاری بەرز بێ تەنها بیر لە کاری نزم نەکەوێت تەنها کاری بەرز بریتە لەو ئامانجێکی گەورەت هەبی لە ژیاندا ئەوەی باسمان کرد کە تەنها کە خاڵێک بوو لە خاڵەکان کە پەیوەندی چۆن دەتوانین کەسێکی پێشەنگ بین لەو پێشەنگ بوونەشدا کە کەسێک بین بتوانین شت ببەخشین گوتمان یەک لەو خاڵانەی کە گرینگە کەسی کە ئەو کەسێک کە پێشەنگە و دەیوێت شت ببەخشی دەبی هیممەت بەرز بی و هیوایەکی ڕاستەقینەی گەورەی هەبی لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا